سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێت پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە پرۆژەی هاریکاری ئیسلامیەکان دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا پرۆژەی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا چ قۆناغێک ببڕێت؟ ئایا پرۆژەی هاریکاری نێوان لایەنە ئیسلامیەکان پرۆژەیەکی ئاینیە یاخود سیاسی یاخود هەردووکیانە پێکەوە؟ لە هەموو کارێکدا بەرەنجام و بەیەکگەیشتن هەیە. چاوەڕوان دەکرێت ئەم پرۆژەی نێوان لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بگاتە مەنزڵ؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. من وە ئەسانم ئەمە هەنگاوێکی زۆر پیرۆزە و ئەتوانم بڵێم کە تا حەدێکیش دواکەوتوین ئەوایە زووتر ئەم هەنگاوە بنرایە. بەڵام الحەمدولله وەکو عەرەبە لێ ما لا یودرەک کله لا یترک جله، ئەوەی کە هەمووشی نەتوانین با بەعضێکی ئینشاءڵڵا بتوانین شتێکی باشە. ئەمە هەنگاوێکی زۆر پیرۆزە، بە تایبەتی ئیستەکێ هەرسێ ئەحزابە ئیسلامیەکان لە کوردستانە تقریباً بەڕاستەکەی مەشروعەکەیان یەکێکە، بەرنامەجیشان تا حەدێک هەر یەکێکە، هەرسێکیان متفقن لەسەر ینی فکری وەسەطی و مامناوەندی، هەرسێکیان متفقن لەسەر ئەوەی کەوا مەشروعی ئەوەیەکەوە خزمەتی گەلی کوردستان بکەن بە ینی ڕوانگەیەکی ئیسلامیەوە. مەشروع حەقیقەتەن لە ئەساسا مشترەکاتەکە زۆرە. ئەمێنێتە سەرەوەی کەوا سێشت پێویستەکە کە ینی هەنگاوی باشتری مواقف ملاحەزە فەرموو، دوایی بەعضە شتێکیشکەوە پێویست بێت وەکو ئینتیخابات و لیستەی و ئەوانە، جگە لەوەش نیشاط و کار و بزافی هەردوولا هەرسێلا. ئەگەر لەم سێ بوارەدا هەنگاوە بنرێت منو ئەزانم ئیتر بە زووترین کات ئەگەنە ینی مەرحەلەیەکی زۆر باش وە پلەیەکی بەرز بە ئیزنی خوا لە بوارەی یەکگرتندا. ئەمەی کە کراوە تەمهیدەی کە کراوە بەڕاستی تەمهیدێکی باشە، دلیل و بەڵگە لەسەر ئەوەی کەوا زۆر باشە کە ڕوئەسای هەرسێ حیزبەکە هەرسێکیان هاتن بە شخصی خوان و مستەمیڕن لە بەیانیەوە تاوەکو ئاخری مؤتەمەرەکە بەشداری تیاکەن، معنای وایە جددیەتێک هەیە لە کارەکە. شخصی یەکەم هاتووە، نەک شخصی حتا دووهەم و سێهەمیش هاتوون، بەڵام ئیکتیفایان نەکردووە، بەڵکو یەکەم هاتووە. منو ئەزانم ئەوەش دلیلێکە و بەڵگەیەکە لەسەرەوەیکەوە هەرسێ حیزبەکە بەتەمان بڕیاریان وایە کە هەنگاوی عملی بنێن و ئینشاڵڵا ئەدینین ئەمڕۆژ لە نەتیجەکەدا کە هەنگاو ئەنرێت، هەرچەند هەنگاوەکە بە ینی کەمیش بێت، بەڵام بێگومان ئینشاءڵڵا ئەمڕۆ هەنگاوی باشی تیابێت و بۆ مستەقبل و پاشە ڕۆژیش ئینشاءڵڵا هەنگاوی زیاتر بۆی کوا بگەینە پلەیەکی بەرز لە یەکبوون و یەکگرتن ئینشاءڵڵا. طبعاًەوەی کە پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامی پێیگەیشتووە، ئێمە لە ئێستا دووهەمین کارمانەوە بوو کە دیداری ئیسلامی، دیدارێکی بەرفراوانی ئیسلامیمان ساز کرد کە یەکێک بوو لە کارەکانی دەستەی باڵای کاری هاوبەش. وام دیدارە دوای زنجیرەیەک لە کۆبوونەوەی دەستەی باڵای کاری هاوبەش هات، سەرنج و پێشنیارەکانی ئەو دیدارەوە ئەوەی کە لەوێ گەڵاڵە بووە چێتەوە بەردەمی دەستەی باڵای کاری هاوبەش. ئێمە ئومێدمان وایە تەبان ئەمەی کە ئێستا دەستمان داوتێ لە کاری هاوبەشی نێوان سێلایەنە ئیسلامیەکە و بەشداری بەشێکش لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەیە کە ئێمە ئەو بوارانەی کە بواری کاری هاوبەشن و ئەکرێ ئێمە کاری هاوبەشیان تێدا ئەنجام بدەینەوانە تۆخکەینەوە و بەجددی هەنگاوی تێدا بنین. و ئێمە ئێستا تەمەند دوو خاڵی ئەساسی و جەوهەریمان هەیە بە بەڕای ئێمە و کۆمەڵی ئیسلامی لە کارنامەی دەستەی باڵای کاری هاوبەش، و ئومێدمان وایە ئەم دیدارەش هەنگاوێک بوو بێ لە ڕێی ئەو بەدیهێنانی ئەو ئامانجە. ئەویش یەکەمیانەوەی کە ئێمە پرۆژەیەکی گشتگیر بۆ کاری ئیسلامی، بۆ کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان کە فرەبعد و هەمەلایەنە بێ بۆ هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری و پەروەردەی هەمووی بگرێتەوە. ئەمە یەکێکە لەو کاران ئەگەر بگەین ئەم پرۆژە هاوبەشە و ئەمە سەرەتایەکی پڕشنگدارە بێ لە کاری داهاتووی نێوانمان. ئەو جگەلەوەی کە ئێمە یەکێکە لە خاڵە جەوهەرەکانمان ئەوەیە کە بێ بۆ پرسە سیاسیە، پرسە سیاسەکان لە هەرێمی کوردستان هەماهەنگیمان هەبێ و هاوڕاییمان هەبێ و هەنگاو بنین بەرەوە ئەوەی کە هاو هەڵوێز بین لەو مەجاالشدا. ئەوەش بڕۆت بۆ خۆی ینی بڕای ئێمە و کۆمەڵی ئیسلامی دەواازەیەکی گرنگە بێ بۆی کە بگەینە ئەو ئامانجە گەورانەی کە هەمانە. ئەوە جگەلەوەی کە لە بوعدەکانی تری کاری نەتەوەیی و نیشتیمانی و ئەوانش ئێمە بێ
کار لەسەرەوە بکەین کە پرۆژەیەکی گشتگیرمان بۆ چاکسازی سیاسی و ئیداری و مالی لە هەرێمی کوردستان هەبێ بەو پێی کە ئێمە بەشێکی فعالی پرۆسی سیاسین و لە هەرێمی کوردستان و بەشداری لە پەرلەمانی کوردستان خۆتەزانی هێزە ئیسلامیەکان و لە حکوومەتدا ئێمە لەگەڵ یەکگرت و بەشدارین و ئەمەش ئەو ئەرکەمان لەسەر فەرز و واجب بکە کە لەو ڕۆژەوە هەنگاوی جدی بنین. بێگومان ئەو پرۆژەیە کە چەند مانگی ڕابردووە ساڵانی ڕابردوو وەکو کاری لەسەر کراوە بە تایبەتی لە ماوەی چەند مانگی ڕابردووە ینی هەنگاوی باشی بڕیوە بەڕای من چونکە کە توانرا دەستەی باڵای کاری هاوبەش پێک بێنرێ پێڕەوی ناوخۆی هەبێ و لیژنەیەکی کارگێڕی دانراوە بۆ ئەوەی بۆ هاوکاریکردنی لیژنەی کاری لیژنەی دەستەی باڵای کاری هاوبەش ئەوانە هەمووی هەنگاوی باش بوون لە ماوەی چەند مانگی ڕابردووە توانراوە لەسەری ڕێک بکەوین و ئەم دیدارە فراوانەی ئەمڕۆژ ئەمەش بێگومان بە ڕەزامەندی هەموو لایەک بووە کە ئەم دیدارە فراوانە ئەنجام بدرێ بۆی کۆی نوێنەرانی سێلایەنەکە و ڕێکخراوەکان و ئەو کەسایەتی ئیسلامی سەربەخوانی هەن لە ساحەکە بەشێکی زۆریان بەشدار بن و پرۆژەیەکیش ڕەشنووسی پرۆژەیەکی یان نەخشە ڕێگایەک ئامادەکراوە ئەخراوەتە بەردەستیان ئەوان تاوتوێیەکەن گفتوگۆی لەبارەوە کرا ڕاو سەرنجی لەبارەوە ئەڵێن بێگومان ئەو ڕاو سەرنجان ئەو گفتوگۆی کە ئەمڕۆ ئەنجامەدرێ سوودی لێوەرەگیرە لەیان دەستەی باڵای کاری هاوبەشەوە جارێکی تر نەخشە ڕێگاکە یا بڵین پرۆژەکە داڕێژرێتەوە و ئەو کاتە ئەو پرۆژەیە بێتە کارنامەی کاری هاوبەش بۆ لایەن ئیسلامیەکان بەلای کەم بۆ ئەم قۆناغا ئەوە تا ئیسەکراوە هەنگاوی باشە بەڕای من و بێگومان ئومێد دەکەین کە ئەمە بێتە وێستگەیەک یا سەرەتایەک بۆ هەنگاوی باشتر و قۆناغی لە پێشتر لە ئایندا. پرۆژەکە هەموو ئاستەکانە گرێتەوە هەر لە لێک نزیک بوونەوە تا هاوکاریکردن تا ئەگاتە یەکگرتنیش ئەوانەی هەموو لە بەرچاو گرتووە کە بەڵام دیارە ئەوە ینی ئەبێ بە ڕەزامەندی هەموو لایەک بێ و لە هەمان کاتیشا ینی پرۆسەیەکە ڕەنگە بخایەنێ ماوەیە بخایەنێ و ئەبێ هەنگاو بە هەنگاو کاری بۆ بکرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی محکەم بەرەو پێش ببرێ ڕاوەستان یان پاشەکشەی لێ نەکرێت. ئەو پرۆژەیە کە موسڵمان چەندەهای ساڵە و ماوەیەکە کەوا خواست و ئاوەتیان ئەوەیەکەوە ئیسلامیەکان و موسڵمانان بەعام یەکگەڵوێست و یەکوتار بوونرا خزمەتی دین و قەوم و نیشتیمانە ماوەیەکە دەست بەکار بوون چەند دانیشتن و لە ئاستی لوتکا لە ئاستی مەکتەب سیاسی لە ئاستی چەند لیژنەیەکە گەڵاڵەی نەخشە ڕێگایەکیان کردووە کەوا لە ئەم ڕاوکو شێوازی کۆنفرانسیەک کەوا هەر کەسە و تێبینی خۆی لەسەر ئەو نووسین و خشتەی کە دانراوە گفتوگۆ و حیوار و مناقشەی لەسەر بکرێت بە هیواین ئەمڕۆ هەنگاوێک بەرەو پێشتر بچێت و ئەوەش منەتی کەسی تیان نییە ئەمرێکی خواییە فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و حەصر کراوە ئیسلام حەصری برایەتی کردووە لە ناو ئیماندارانە وەکو خوا خۆی ئەفەرمێت ئینەمە المؤمنون ئیخوە پێغەمبەر ئەفەرمێ المسلم ئەخو المسلم ئەمە حەقی خۆمانە ئێمە پابەند بین بەم برایەتی و یەکڕێزیە کە ئێمە ئەڵێین ئەرکێکی شەرعی و نیشتیمانیە کە مادام ئەرکێکی شەرعی ئەبێ پابەند و ئیلتیزامان ئەبێ پێوە لەبەرەوە ناکرێت ئیهمالی تیا بکەین ناکرێت هەڵوێستێ بکەی بۆ وەستان و ئەوانە ئەبێ بەردەوام بیت یعنی ماندوو نەبین تایە نەپسین هەرچەند ئینسان بعضشت هەیە مرج نییە بە ئارەزووی ئینسانەکان ئەوانە بێ وەکو بۆ کومیلی خۆیان وەکو بۆچوونی خۆیان وەکو ئیشتیهادی خۆیان مادەم نەس هەیە لەم مەسلەیە
ئەبێ پابند پێ قۆناغی تر ئەوەیە ئێمە بە عەمەلی بەکردەیی دەست بەکار بکەین تا ئێستا ئەو کردەیەی کە ئێمە ئەمانەوێ و مسلمانان ئەیانەوێ بەعام نەهاتوە دەدی بەڵام ئەخوازین ئینشاءڵڵا و ئەرکی سەرشانمانەکەوە بەکردەیی دەستکەین بە هەنگاونان بۆ پیادەکردنی ئەوەی کە هەمانە بێگومان ئەمە نمونەیەکی زۆر جوان ئەدا چونکی بەداخەوە ئیستەکێ ئەو نەخۆشیی کە نەخۆشی جیاوازی و تەفەڕق و تەمەزوقە تووشی ئیسلامیەکانیش بووە حتى جاري حزب يك نفس حزب أبيت سي بارشة أبيت شوار بارشة أبيت بينش بارشة نفس حزبك نفس فكرك استكيه كسي حزب أتوانا بلن بم سي برنامجي كوني تحدك مختلف استكيه كتشونة تسر برنامجك أو نزيك بنوليك أما خطويك شويني تقدير بيت بلكو خدماتك شابو كردستان وكو من لو تارك ما باسن كنتو اما ان شاء الله ابيت بناغيك اساسي بو توحيد كردستان بلكو بو توحيد العراق بو يكوهم احزاب مكان كوبنوا لسر ثوابت سكت شي كردستان بيت شي عراق بيت شي هرشوني كي تربه هموي مجموعه ثوابتي مشترك هي بوشي لو ثوابتانا كونبينوا بوشي دواي او كوبوينوا كاري بونكين بوشي برامج ومشروعات وبروجي بودانا بروجيكي هملايان بروجيجي هملايان وكشجيره بو همو بوهركان ورنگە طبعا بەو پێی کە ئێمە هێزی سیاسین بوارە سیاسیەکە تێیدا زەقتر بێ ئەگەر ناخۆتە زانی ئیسلامیەکان بە ئاوردانەوە لە مێژووی خەباتیان لە هەرێمی کوردستان بەشدارێکی کارەی ژیانی کۆمەڵایەتی بوون لە هەرێمی کوردستان و جێپەنجەی ئیسلامیەکان بەڕوونی بەسەر کاری داعوی و پەروەردەیی دیارە لە هەرێمی کوردستان و لەو ڕۆ خزمەتی گەورەیان کردووەوە ئەو قیەم و بەها باڵانەی کە ئیسلامیەکان بژاندویانەتەوە و گەنج و لاوانەی پەروەردەیان کردوون و ئەو حەسینە بەهێزەی کە دروستیان کردووە بەرامبەر بیری ئەو بیرە پەڕگیر و تۆندڕەوانەی کە داخل بە هەرێمی کوردستان نەبوون ئەوانە هەموو ئەو بوارانن کە ئیسلامیەکان جێپەنجەی گەورەیان هەیە تێیدا و بە تەکید ینی ئەم پرۆژەش ئاوردانەوەیکی ترە لەو ڕابردووە و پرۆژەیە کە ئەبێ گشتگیر بێ و هەمەلایەن بێ و مەسئولیەتی ئێمە مەسئولیەتی ئیسلامیمان سیاسیمان نەتەوەییمان قورسترەکە و ئێمە حەقیقەت وەکو کۆمەڵی ئیسلامی بەو خەمەوە ئەڕوانینە ئەم پرۆژەیە کە ئەم پرۆژێ فعلەن لە ئاستی خواستی ئێستای ساحەی سیاسی هەرێمی کوردستان بە یەک دوو بە تێگەیشتن لەو ئەرکەشکە لە کۆمەلگادا بۆ خزمەتکردن بە تاک تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ کۆی پرسە نیشتیمانیەکانیش لە سەرمان واجبەکە ئێمە بەو نیەتەوە هەین و ئومێدیشمان وایە بگەین بەو ئامانجانی کە کاریان بۆ بکەین. ئێستا کاری ئیسلامی لە کوردستان هەموو مەجالەکان ئەگرێتەوە لەبەرەوە ئەم پرۆژەیە کە ئێستا هەیە کۆی ئەو بوارانەی کە تەوژمی ئیسلامی لایەن ئیسلامیەکان کار و چالاکیتی ئەنجامەدەن هەموو ئەگرێتەوە ئێستا وهایە بەڵام بێگومان ئەگەر لە منە پرسی ئامانجی سەرەکی و ئامانجی ئەساسی ئەم پرۆژەیە پێویستە سیاسی بێ بۆچی بۆ ئەوەی پێگە و قورسایی و سەنگی سیاسی حاڵەتی ئیسلامی کوردستان بچێتە قۆناغێکی پێشکەوتوترەوە بۆی بتوانێت کاریگەری باشی هەبێ چ لەسەر پرۆسی چاکسازی چ لەسەر کۆی ئەو پرسە سیاسیانەی کە ڕووە کاتە هەرێمی کوردستان و ڕووە کاتە حاڵەتە ئیسلامیەکە بێگومان لە ڕووە بانگەوازیەکەەوە با نەڵین ئاینەکە جو ئاین هەموو شتێکگرێتەوە مەجالەکان ئەگرێتەوە لە ڕووی بانگەواز و کار و چالاکی ئیسلامیەوە بێگومان ینی ئاسانتر ئەندی دوو بۆچوونەکان و کار و چالاکیەکان لە یەک نزیکن هەڵوێستە سیاسەکان گرنگن ڕاستە بەڵام هەڵوێستە سیاسەکانی پێویست بەوە کە ینی گفتوگەی لەبارەوە بکرێت دی دوو بۆچوونی لەبارەوە ئاڵوگۆڕ بکرێت بۆی بتوانین بگەینە ڕوئەیەکی هاوبەش و تەنان هەڵوێستی هاوبەشیش ینی ئەگەر بتوانڕێ ئەوە ئەسڵ ئەوەیە کە بتوانین ینی ئەبێ بیکەین بەڵام بێگومان بە لێک تێگەیشتن و بە ئامادەبوونی هەموو لایەنەکانەکرێت. وەڵڵی خۆی ئیسلام سیاسیە ئەوە کە خەڵکانەی کە ئاڵێن یانی ئیسلام ینی سیاست پێغەمبەری خوا فەرمودەیەکی هەیە ئەفەرمێ لە بەنی ئیسرائیل یا هەر پێغەمبەرێک کە وەفاتی کرد پێغەمبەرێکی تر ئەهاتە شوێنەکەی بۆ ئەوەی ئوموری ناس بەرن بەڕێوە بەڵام دوای من پێغەمبەر نایەت قورئان و سونەت
ئەگەر پابند بن پێیەوە هەم ئوموری ناز ئەبەن بەڕێوە بەڕێک و پێچی اینجا ناکرێت ناشبێت خوا بەرنمەیەکی داناوە بۆ بەشەریەت ئەکرێت یعنی بەرنامەی ژیانیتانە بێ ئەکرێت ینی حکمیتیانە بێ ئەکرێت ئەوەی کەوا پێویستی بەشەریەتە تیانە نووسی بێ شتیوان ناکرێت هەرگیز بەبێ بەرنامە ئینسانەکانی بەجێ نەهێشتووە شێوازێکی فەوزایی وەرگن بە لەبەرەوە ئیسلام خۆی سیاسەتە بەڵام بە پێی ئەوەی بە فەهمێکی تەواو حاڵی بوو بیشارەزا بوو بین لە ئیسلام لە هەموو ڕوویەکەوە یانی یەک بەشی نەگری و بەشێکی بەجێبێنی چونکی گشتگیرە ئێمە کە مادام برای مسلمانین مادام پێکەوەین مادام لەم خاکە ئاژین مادام لەگەڵ ئەبێ مدارا بین لەگەڵ هاونیشتیمانیان و هاوڵاتیان ئەبێ بەرنامەی سیاسیمان هەبێت ئەبێ قسە لەسەر گوزرانی خەڵکەین قسە لەسەر گەندەڵی بکەین ئەبێ قسە بینە جواب بینە دەم بێ گفتوگۆ بکەین هەڵوێستمان هەبێ یەک هەڵوێستی یەک خستنی یەک هەڵوێستی بۆم بە تایبەتی مەسەلە چارەنووسسازەکە بە تایبەتی مەسلەی گەندەڵی مەسلەی پابندبوون بەو یاساوە یاسا هەر چۆنێک بێ یاساکان ئێمە ئێوە پابند بین بە هەموو یاسایەک وەکو مسلمان وەکو ئیسلامی بەڵام بە مەرجێ پێچەوانەی سەوابیتی شەرعی نەبێت هەر یاسایەک چونکی یاسا لە غاباتە بژی بە پێی یاسای غابات مامەڵە بکەی لەگەڵ ئەو خەڵکە دینی خوۆش دین وڵاش معاملەیە مامەڵەیە هەڵوێستە سلوکە تەسەڕوفاتە ئیسلام هاتووە بۆ خزمەتی ئینسانیەت ئێبە ئەوێ خزمەتی ئینسانیەت ڕەچاو بکەین لە بەرچاومان بێ ئەولەویەت بێ لە کارەکانمانە ئەوە هەر کەسێک منەت نەگە هەر کەسێکە نوێژ و ڕۆژ و ئەمانە ئەگرێت تەکلیفێکی خوایە فەرضە لەسەر ئینسانەکان بیکەن تۆ ئێمە ناوێ منە و تۆ منەت بکەین بەسەر خەڵکە هەڵوێستی ئەوەیە ئێمە مامەڵەی باش لەگەڵ ئینسانەکان بکەین ڕنگ باتەوە لە ئێمە لە ئینسانی مسلمان ڕنگ باتەوە خوا نەخواسە شتێکی ناشرین نەکەین ئینسان شەرمەزار بێ لە کردەوەی ئەو ئینسانە مسلمانە کە بەنە ئیسلامی و ئیدعای ئیسلامی ئەکا و بەڵام هەڵوێستەکە و مامەڵەکەی بە شێوازێکی تر بێت من بەلام وایە بەڕاستەکەی لە پێشە چەند لیژنەیەکی باش دابنرێت بۆ متابعەی ئەم تەوسیاتانەی کەوە ئەمڕۆ لەم وڕەشی عەمەل و ئەوانە پێکێت دوای ئەوە اینجا مەرجعیەتێکیش فعلەن دابنرێ بۆ هەر سێ حیزبەکە مەرجعیەتێکی شەرعی مەرجعیەتێکی فقهی ئەو مەرجعیەتە پیاوی سیاسیشی تابێت من ڕێیم وایە و پیاوی خاوەن بیریشی تابێت بۆ ئەوەی کەواکو مەرجعێک بێت ئەگەر اختلافێکی بچووک هەبوو لە بینە ئەو مەرجعیەتە بتوانێت کەوا حەلی بکە بە پێی ئاینی بەرزی ئیسلام و بە پێی مەسلحەت و بەرژەوەندی ئەوە یەکێکە لەو هەنگاوە پیرۆزانی کە پێویستە یعنی من ئەزانم کاری بۆ بکرێت کە ئەگەر انتخابات وەختی و کاری انتخاباتات پێویستە هەرسێکیان بەلای کەمیەوە بە یەک لیستدا بزن جاران چەند حیزبێک لەگەڵ ئەحزابە ینی عیلمانەکان یان وەتەنیەکان دا ئەبەزێن ئستەکی ئێمە ئەمان هەرسێکیان ئیسلامین و وەتەنیشن و بۆچی بە یەکەوە دانابەزن ئێمە بڕۆ یان یەکێکە لەو هەنگاوانەی کە بۆی ئەنرێت بەبێ بگەینە ئەو پلەیە بگانە ئەو پلەیە لەوە زیاتریش ئێمە تەوەقوعەکەین ئینشاءڵڵا ئێمە تەبعاً وەکو خۆم کە شەخسی خۆم زۆر بە شتێکی پیرۆزی ئەزانم و بە واجبێکی ئەساسی ئەزانم و ئەمە فەری ئەم وەحدەیە و ئەم یەکگرتن و ینی نزیک بوونەوە ئەمە فەریزەیەکی شەرعیە و ضرورەتێکی واقعیشە بەڕاستەکەی ئەمە بێگومان بەڵام لە عینی کاتیشا وەکو ئیتیحادی عالەمی ئەوش پشگیری ئەمە ئەکات چکە ئیتیحادی عالەمی یەکەم لەژنەی ئەساسی لەژنەی سڵح و مساڵەحەیە لە بینی مسلمانانە بە تایبەتی لە بینی ینی جیهاتە ئیسلامەکانە جا ئەمە کە ئیستەکێ ئەمان خەریکە بن و بە ڕەزامەندی خۆیان و بە ئەمە پێویستە هەموو مسلمانێک یارمەتی دەربێ بۆ ئەم پرۆژەیە و تاوە بگاتە سەر و تاوەکو سوودمەند بێ ئینشاءڵڵا
ئێستا بەرهەمی هەیە ینی ئێستا حقیقت کۆمەڵی هەنگاوی هەیە بەرهەمی هەیە ینی جارێ خۆی ئەمە بەرهەمێکی باشە کە ئێمە ینی گەشتوینە ئەوەی کە دەستەیەکی باڵایکاری هاوبەشمان هەیە و کارنامەی هەیە و لەسەر هەندێک بوار هەنگاوماننەوە ئەم دیدارش بۆ خۆی هەنگاوێکە و فعلەن کۆمەڵێک بەرهەمی بیدایی تەوەن دروست بووە بەڵێ لە ئاستی وەکو عەرزم کردی ڕەنگە لە ئاستی ئەو مەسئولیەتە گەورە و مێژوویە نەبێت کە لەسەر شانمانە بەڵام ئەمە کەوتوتۆ یەکسەریەکی ئەو هێزە سیاسیانە حقیقت و چەند ئەتوانین ئێمە خۆمان پرسە سیاسی و نیشتیمانی و نەتەوە یەکانمان هەڵوێستمان یەکخەین یەک هەڵوێست بین و لە بوارەکانی تریش حقیقت ئەولەویەت دانین بۆ کاری داهاتوومان ئەوانە زیاتر بەڕاستی هەنگاوە عملیەکان خێراترەکەن لای ئێمە و کۆمەڵی ئیسلامی و من حقیقت شخصیش باوەڕم وایە کە ئەم پرۆژە بوو پێی پرۆژەیەکی ئیسلامیە جارێ پێویستی بە نیەتێکی پاک و چاک هەیە چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی هێز و لایەنە سیاسیەکان و تێپەڕاندنی بەشێک لەوانەی کە وەکو لە بەلاغی کۆتایش حقیقت ئاماژەمان پێکرد من جارێکیش ئەوە لێرە تەکی دەکەمەوە خۆ پاراستن لەوەی کەم پرۆژە ئیسلامی پرۆژەیەکی کاتی وە شتێکی مەرحەلی نەبێ و تاکتیک نەبێ استراتیج بێ و پایەکانی بەهێز بن ئەو پایە بەهێزانی کە پرۆژەی ئیسلامی لەسەر وەستاوە بمهینانەوە بەڕاستی کاکێ من ئەگەینە ئەوەی کە ئێمە پرۆژە ئیسلامیەکە فعلەن لە ئاستی ئەو خواست و چاوەڕوانی خەڵک بێ و لە چاو لە ئاستی چاوەڕوانیەکانی خۆشمان بێ ئێمە و کۆمەڵی ئیسلامی تەمەن زیاد لە جارێکیش تەمەن ئەمە لەسەر زمانی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی و لە تەواوی وتارەکانیشی کە لەو بۆنانەدا پێشکەشی کردوتەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە بنەماکانی ئەم پرۆژەیە بنەمای سابت بن و بەهێز بن و هەنگاوەکانمان هەنگاوی استراتیجی بن و پایەکانی وەکو عەرزم کردا مەزراو بن و ئەساسەن ئەم پرۆژێ زەمینەی هەنگاوەکانمان دەست پێ کردووە تا زەمینەکان باشتر بن بە بڕوای ئێمە نەتیجەکانی باشتر ئەبن و ئیسلامیەکان ئێمە لە ڕابردوودا خاوەنی کاری هاوبەشی گەورەی بەریەکەوتنمان زۆر کەم بووە بە بەراورد لەگەڵ هێزە سیاسیەکانی کە ئەمانە خاڵی دڵخۆشکردن و ئەزمموی کاری پێکەوەیمان هەبووە بە تایبەت ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی زیاد لە قۆناغێک ئەزمموی کاری پێکەوەی و یەک هەڵوێستی و تەفەهوم و لیژنەی هاریکاریمان هەیە ئێمە و کۆمەڵی ئیسلامی حقیقەتەن بەو نیەتەوە هەین و بەو نیەتەوە هەنگاوەنین و هەمان چاوەڕوانیشمان لەلایەنەکانی کە هەیە بەڕاستی و ئەمەشەمان گەیەنێتە نەتیجەیەکی سەلیم و تەندروست ئێمە پێمان وایە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو هێزی ئیسلامی پێمان وایە ئیسلام ئاینێکی گشتگیرە بۆ هەموو بەش و بوارەکانی کۆمەڵگا پێویستە ئەکرێ ئێمە بواری کارکردنی هێزە ئیسلامیەکان و بوارانی کە ئێمە کاریان لەسەرەکەین پرسیارەکەی جەنابەت تەوەن ئاوا بڵین ئێمە لە بواری پەروەردەی ڕەنگە لە بواری داعاوی ڕەبواری کۆمەڵایەتی لەو بوارانە کەمتر بەریەککەوتنمان هەبێ خۆ یەب لە بواری ڕاگەاندن خۆی خاڵی دڵخۆشکردن و ئەتوانین ئێمە لەو بوارانە هەنگاوی جدیتر بنین تا ئەوەی کە ئەتوانین لە بواری سیاسیشدا هەڵوێستەکانمان یەکخەین و تەفەهومی هەڵوێستی سیاسی یەکتر بکەین و مەرجش نییە تەمەنم دیدارەمان کردووە کارێکی باشە شتێکی دڵخۆشکرد بوو بەڕای ئێمە لانی کەم ئێمە ئەم سێ هێزە و چەنەزەری بەشێکی باشی بەشدار بووانمان بۆ دەرکەوتوە تێگەیشتین کام خەڵکە تێڕوانینیان بۆ کار و پرۆژەی ئیسلامی چۆنە ڕخنیان لە کام جانبی کار و پرۆژەی ئیسلامی هەیەەوە چۆنیش ئێمە ڕەنگە پێشنیاری باشمان دەستکەوت پێ کە چۆن نتوانین معالەجەی ئەو گرفتانە بکەین ئەمانە بۆ ئێمەشتی دڵخۆشکەر بوون و گرنگەوەی بە تەئەنی هەنگاو بنین و بگەینە نەتیجەیەکی سەلیم و تەندروست ئێمە لای خۆمانەوە حقیقت جددین و خاوەنی ئیرادەین و بەو حەزم و ئیرادەیەشەوە هەنگاوەنی هەر ئێستا کە توانراوە ئەوەی کە باسم کرد لە وەڵامی پرسیارەکە یەکەمەوە ئەو خاڵانە ئەنجام بدرێ و ئێستا دیدارێکی ئەوە فراوان ئەنجام بدرێ ئەمانە خۆی بۆ خۆی بەرهەمی کۆتایی نییە بەڵاممانە هەنگاوی بەجێن لەسەر ڕێگەی گەیشتن بە ئامانج لەبەرەوە بروازانم ئەوەی کە تا ئێستا کراوە کەم نییە ئەگەر چیانی لە ئاستی پێویست یا لە ئاستی تمۆحانیە بەڵام لە هەمان کاتە پێشەکیە کە سەرت ینی بڵین پێشەکیەکە بۆ هەنگاوی باشتر و گەورەتر من لە هیچ ترسم لە هیچ نییە بەس هیوادارم کە باشتر بتوانین هەر سێلایەنەکە بتوانین بگەینە ڕۆیەی هاوبەش و هەڵوێستی هاوبەش و هەر پرۆسەیەکی تر و هەر هەنگاوێکی تر کە پێویست بێ پێی بگەین ئێستا ئەمەی کە هەیە ینی زیاتر سێلایەنە ئیسلامیەکە و ئەوەی سێلایەنە حیزبیەکە کە هەیە لەگەڵ ڕێکخراوەکان و ئیمڕۆژ کەسایەتی ژمارەیەکی زۆر لە کەسایەتەکان بەشدار کراون و بێگومان لە چەند مانگی ڕابردووە پرس و ڕاوێژ بە کەسایەتەکان وشکراوە لە ڕاستیە ینی دید و
بۆ چوونیان ینی بە هەند وەرگیراوە ئەسڵ ئەوەیە کە بتوانین بگەینە ینی یەک لیست ئەسڵ ئەوەیە پێویست ضروریشە پێویست بەوەکە بەڵام بێگومان ڕەزامەندیە و موافقەت و ئامادەیی هەموو لایەنەکانی پێویستە من وەکو خۆم وەکو بۆ چوونی خۆم وای بۆ ئەچم لێرە ئەمڕۆ کارێ بکەین چەند خاڵێک ئیلتیزامی پێ بکەین پابەندین پێوەی من ناڵێم هەموو شتەکان یعنی لە هەر کۆبوونەوەیەکە هەنگاو بنین چەند خاڵێک چەند شتێک کە نووسراوە گەڵاڵە کراوە ئێمە هەوڵبین تەطبیقی بکەین بۆ جێبەجێکردن لەبەرەوە خەڵکیش چاوەڕوان نابێ هەر چاوەڕوان بکە ئەبێ شتێت بین یعنی بەدەست ئەو خەڵکەوە خەڵکەکە دڵخۆشکەین بۆ بە تایبەتی لەو شتانەی کەوا سەریعن کەوا پێویستن کەوا ئێمە قسەی لێسەر بکەین و جێبەجێ بکەین و ئینشاءڵڵا ئێمە ئەگەر نێتەکە پاک بێ نێت هەبێت کار ئاسان جێبەجێ بێت نیەتەکان هەبن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە خوا نەخوازە ئەگەر نێت وا نەبێ و هەرێکی بۆ برژوەندی خۆی و بۆ وەزعێک کە هەیە لە ئارا فترەیەکی زەمەنی تا بچێت و دوایی خوا نەخواسە بەگێدانێ پاشگەت بێتەوە لەو شتە ناکرێ هەروەکو لە سەرتاوتم پابەندبوونمان واجبە بەم برایەتی وێگڕێزی موسڵمانانەوە ئەبێ بیکەین نەیکەین خۆمان گوناهباری ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم ئەمە خوا ئەفەرمێت ئەمە پێمان ئەڵێ ئەگەر یەک نەبن برایەتی بکەن ناخۆشی بێ پەش و بڵاو بن هێزەکەتان ئەڕوات لەبەرەوە هێز لە یەکێتیایە هێز لە یەکگرتنە هێز لە وەحدەیە هێز لە برایەتیایە لەبەرەوە ئینشاءڵڵا هەمومان بە نێتێکی پاک و هاتبین و هەر کەسێکیش خوا نەخواسە بە نێتێکی تر هاتوێت زوو لی دەرەکەوێ ئینشاءڵڵا ئاجیلەن ئەو عاجیلەن دڵخۆشم ئینشاءڵڵا ئەو برایانەی کە هەن کە هەمویان زۆرینەی زۆریان ئەناسم و مامەڵەم لەگەڵ کردوون هەتوانم بڵێم ئینشاءڵڵا نێتێکی پاکیان هەیە و کارێکیش بکەن یعنی ئێمە خاڵێکی گرنگ هەیە دایم ئیسلام نەبین بەلای واقع بەرین بۆ لای ئیسلام چونکی وەکو لە سەرەتاوتم ئیسلام ینی سیاست ینی ئوموری ناس ئێمە ئەبێ پێش هەموو شتێک بگەڕێنەوە بۆ لای بەرنمەکەی خوا بەرنامبێنەوە بەلای ئیسلامی پابند بین پێوە و لێتان یەقین بێ ئەگەر پابند بین بە ژیانی پێغەمبەرەوە بە سونەتەکانی پێغەمبەرەوە لە ئیتباع ئەوامیری خوا لە ئیجتیناب نەواهی نەجاح بین ئینشاءڵڵا و واش ئەبێ ئینشاءڵڵا